تا ئێستا هەرێمی کوردستان خاوەنی سیستەمێکی پێشکەوتووی بانکی نییە کە بتوانێت تەواوی بانکەکان و پەیوەندی ئابوووریەکانی نێوانیان ببەستێتەوە. مامۆستایەکی زانکۆ ڕایوایە بەشێکی زۆری بانکەکانی هەرێم کێشە و گرفتەکانی بەردەم مامەڵەی کاری ڕۆژانەی هاوڵاتیان زیاتر کردووە، چونکە ئەو سیستەمەی کاری پێدەکرێت زۆر کۆنە و کارپێکردنیشی ئاستەمە. وەکو سیستەم نییە، بەڵکو بریتە لە چەند ئیجراعاتێکی ئیداری لەگەڵ خەڵک دەکرێت و لەبەر نەبوونی ئەو سیستەمەش زۆربەی کارەکانی خەڵک لەگەر بانکەکان لە هەرێمی کوردستان کاری زۆرەملەیە، ئارەزومەندانە نییە، لەبەرەوەی خەڵک ناچار دەکرێت ڕوو لە باغ بکات. بۆ نمونە تو کاروبارە کتەیە ناچار دەکەن چەکەکەت پارەکەت بێ بانک بیکە چەکەکی بانکی بیجێڕیەوە لە بۆ دایرەکەی، یان فەرمانبەران کە موچیان لێ وەردەگرن هیچ سیستەمەکی بانکی پەیڕەو ناکرێت. ئەگەرچی قەیرانی دارایی ژمارەیەکی زۆر بانکی لە هەرێمی کوردستان ناچار کرد دەرگاکانیان دابخەن و ئەو سەرمایە دارانەی کە لە دەرەوەی هەرێمیش بۆ کاروباری بانکی و بازرگانی و وەبەرهێنان ڕویان لە هەرێم کرد و بگەڕێنەوە وڵاتەکانیان. سەرباری ئەمەش نەتواندرا فشار لەسەر بانکەکان بکات بۆ بنیادنانی سیستەمێکی پێشکەوتووی ئابووری بۆ ڕایکردنی مامەڵە و ئاڵوگۆڕە داراییەکان. کەتی بانقی گەنگترین فاکتەری بەهێزبوونی خۆی لەدەستدا ئەویش متمانەی هاوڵاتیان و وەبەرهێنان و بزنسکاران و بەڵێندەرانە. کاتێ بانک متمانەی لەدەستدا زۆر زەحمەتەوە بە ئاسانی بە 1-2 ساڵی داهاتوو بگەڕێتەوە. ئەمە زەرەرە گەورەکە بوو، ئەوەی کە پەیوەندی بە نەبوونی سیستەمی یاخود شێوازی بەڕێوەچوونی پێشکەوتووی کەرتی بانقیەوە هەیە، لە ئەمە پێویستی بە هەنگاوی عملی هەیە، پێویستی بە خولی مەشق و ڕاهێنان هەیە، پێویستی بە کەوادری بانقی هەیە. لە هەرێمی کوردستان ئامارێکی دروست نییە لەبارەی ژمارە و داتای بانکەکان، چونکە کاری بانکەکانیش گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. بەشێکیان بۆ مامەڵەی کاری سەرمایەداری وەبەرهێنان و بازرگانی، بەشێکی تریان تەرخان کراوە بۆ مامەڵەی کاری فەرمانبەرانی حکوومەت. ژمارەیەک لە بانکەکانیش وەک بۆرسەیەکی ئاڵوگۆڕی درا و کاریان کردووە. لەم قەیرانە داراییەش بەشێکی زۆری بانکەکان بەهۆی نەبوونی متمانەی وەک پێویست بە ناچاری دەرگاکانیان داخست و کارەکانیان ڕاگرت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.